پیاوێکی باوەڕدار دەڵێت شەو خەوتم لەم سەردەمەدا، شەو خەوتم لە خەوم داوتیان فڵان کەس بڕۆ بۆ ماڵ فڵان کەس، بڕۆ پارەی عومرەکەی بۆ بدە و بیبە بۆ عومرە. ئەم پیاوە حاڵی باشە الحەمدولله، پیاوەکە ناناسێ بە هیچ جۆرێ، بەس لە خەوە پیانەوە فڵان کەس لە فڵان شار لە فڵان کۆڵان و فڵان گەڕەکە. ئەوە ژمارەی مۆبایلەکەیەتی لەبەرتە کە خەبەرت بۆ بینووسە، ماڵەکەیان لە فڵان گەڕەکایە، دەرگاکەیان ئاوایە، خانۆکەیان ئاوایە. ئەمە لە خەوتە خەبەرم بۆوە، دەڵێت زۆر گوێم پێ نەدا. شەوی دووەم بە هەمان شێوە هاتم پیانوتم بڕۆ بۆ عومرە و فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە. شەوی سێیەم بە هەمان شێوە، سێ شەو لەسەر یەک. ئەمە یەکە خوای گەورە کەسێک پاکاتەوە، عەبدێک پاک بکاتەوە، پاکی دەکاتەوە. شەوی سێیەمش وتیان پێت ئەڵێن بڕۆ بۆ عومرە و فڵان کەس بەرە، مەسروفی بکە. منیش هاتم گەڕام لەو شارە، لەو گەڕەک و کۆڵانە بە پرسیار ئەو ناونیشانی کە پێیاندام لە خەوەکەمدا ڕۆشتم بە دەرگاکە. الحەمدولله ماڵەکەم دۆزیە و دام لە دەرگا، ئافرەتی هاتە دەرەوە. سەلام لێ کرد، وتم خوشکی بەڕێزم ماڵی کاک فڵان کەسە؟ وتی بەڵێ. وتی ژمارەکەم نووسیوە لەکە لە خەو هەڵسام، ژمارەکەم یەکسەر نووسیتم نەک لە بیرم بچێت، ئەو ژمارەکە لە خەوا پێیاندام. وتم فڵان کەسی کوڕی فڵان کەس؟ وتی بەڵێ. وتم بێ زەحمەت چی تۆ؟ وتی پیاوی منە، مێردی منە. وتی ئەمە ڕقەمی ژمارەکەی، بێ زەحمەت ژمارەکەی بەرێ. وتی ژمارەکەی دا پێم هەمان ژمارە بوو کە لە خەوا بە منیانداوە، هەموو ناونیشانەکان وەک خۆی مطابق. وتی وەڵا هەندێک ئیشم پێیەتی، حەزەکەم پیاوەکەت ببینم. وتی وەڵای براکەم داوا لێبردن دەکەم، پیاوەکەم لە ژوور و سەرخۆشە، ئاگای لە خۆی نییە، فول سەرخۆش. ئەی خوایە سوبحان الله، من بۆچی هاتمە؟ بەخوا زۆر زۆر سەرخۆشە، ئاگای لە خۆی نییە، ئەوەنەی خواردوتەوە ئاگای لە خۆی نییە هیچ. بەڵێ دەفەرمێ. وتم حەزەکەم بیبینم. وتی فەرموو بڕۆ، بەس ئاگای لە خۆی نییە. ئەڵێ چوون دانیشم چەند سەعاتی دانیشمە تا تۆزێ هۆشیاتەوە. وتم فڵان کەس ڕەحمەتی خوات لێ بێ، شتێکت پێڵێم بە قسەم بکە. وتی چییە؟ وتی لەگەڵ ماوەرە بۆ عومرە، بگەڕێرە بۆ لای خوا. وتی کاکە گەڕانەوەی چی؟ من عومرەی چی؟ من عارەق و خۆم خۆت زانیم و سەرخۆشم، من ئەو شتانە ناکەم. وتی زۆر ڕجاوتکام لێ کرد، بگەڕێرە بۆ لای خوا، تۆبە بکە، بگەڕێرە بۆ لای خوا، دەرگای تۆبە لەسەر پشتە. منش لەم کێشەیە ڕزگار کە سێ شەو لەسەر یەک دێن بۆ لام، بێگومان ئەو مەلایکی خوایە. فڵان کەس بەرە بۆ عومرە، هەموو مەسروف یەک دەکەم، هەموو شتێکت بۆ ئەەکەم، پارەشتە دەمێ بەس لەگەڵ ماوەرە، هەموو مەسروفێکە لەسەر من. ئەڵێ قەنەعەتم پێ کردی باش، بەڵام من پارەی عومرەم نییە. وتی پارەی عومرە لەسەر من، هەموو مەسروفێکە لەسەر من، بەس لەگەڵ ماوەرە. دەڵێت جەوازمان تەواو کرد و فیزە و شتمان لێدا، کەوتینە ڕێبەرە و شاری مەکە و مەدینە. بەڵام ئەم پیاوە عیبادەتێکی دەکرد، بەڕاستی گەڕابوو بەلای خوا، تۆبەیەکی کردبوو. وەڵڵاهی من سەرسام بووم بەم پیاوە بەڕێزە، ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو چەند ڕۆژەش کە لەوێ بوو، بەڕاستی زۆر گورج و گۆڵ بوو، چونکە تازە دینەکەی وەرگرت بوو، زۆر تامەزرۆی عیبادەت و خواپەرستی بوو. ئەوەی لەو پیاوان بینی لە خەڵکی تر بە ئاسانی نەمەبین، بەڕاستی گەڕابووە، ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو چەند ڕۆژە عیبادەتی خوامان کرد. وتی هاتینە سەر ئەوەی بگەڕێینەوە، تەوافمان کرد، مەسە تەوافەکەین و ئیتر خواحافیزیەکەین و ئەڕۆینەوە. تەوافمان کرد، ئاخر تەواف با بیکەین و ئەمجا بڕۆینەوە بەرەو مەتار، بەرەو ماڵ. وتی باشە کە تەوافەکەمان تەواو کرد، وتی هەر لەگەڵ خۆم ئایگەڕێنم، بەس نوێژ و عیبادەتی زۆر بۆ چەند ڕۆژە. کە تەوافمان تەواو کرد، سونەتە دوور کات نوێژ بکەی، دوور کات نوێژەکەی. ئەمجا دوای ئەوە سونەتێکە لە دوای تەواف کە تەواو بووی، دوور کات نوێژ لای مەقامی ئیبراهیم یا لە هەر شوێنێکی ترا دەکەی. ئەڵێ وتی با دوور کات نوێژکەین و ئینشەڵڵا سەر ڕووین بۆ لای ئوتێلەکان و خۆمان حازرەکەین ئەڕۆینەوە. ئەڵێ لە تەنیشتمەوە نوێژی کرد، چووە سەجدە، هەڵ نەسایەوە، کاتێکی زۆری بێچوو، لە نیو سەعات تێپەڕی کرد، هەڵ نەسایەوە، هەرچەندێ بانگ کرد جوابی نەدامەوە.
لە حەوشی کەعبە، لە ناو حەوشی کەعبە لە سەجدە ئەڵێ جوڵان مەکەوت، سێکەم لە سەجدا خوا ڕۆحی کێشاوە، لە سەجدا گیانی دەرچووە. ئەوە نزیکترین کات پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئینسان لە سەجدەدا لە هەموو کاتێ لە خوای گەورە زیاتر نزیکە. والله ئەڵێ لە حەوشی کەعبە لە سەجدەدا گیانی دەرچوو، ڕەحمەتی خوای لێ بێت. زۆر خەفەتم خوارد، ئەم پیاوە بەڕێزە مرد، بەڵام بردیەوە. ئەزانین پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا دەفەرمێ هەر کەسێک ومن خرج معتمرا فمات كتب له أجر المعتمر إلى يوم القيامة. هر کەسێک بڕوا بۆ عومرە لەوێ بمرێت، لە ڕێگای عومرەدا بمرێ، خوا پاداشتی چێداتەوە هەتا ڕۆژی قیامەت خوا عومرەی بۆ نووسێ. یعنی سبحان الله سێم بەرەکەتەکە سێ ئەم ئاخر خێریکە بۆ یە کەسێک لەوێ مرد خەفەتی بۆ مەخۆ، خەفەت بۆ خۆت خۆ کە لەوانەی خۆت ئەو شوێنە بە نەسیب نەبێ هەتا ڕۆژی قیامەت، هەتا ئەو ڕۆژەی خۆر لە خۆر ئاواوە هەڵدێتەوە، هەتا ئەو ڕۆژەی کە نەفخی سوور لێدرێ ئەو ئینسانە خوای گەورە خێری عومرەی بۆ نووسێ. ئەوەشی حەج بێ بە هەمان شێوە حەدیثەکە دەفەرمێ هەتا ڕۆژی قیامەت خوا خێری حەجی بۆ نووسێ. بۆی ئەم پیاوە ڕەحمەتی خوای لێ بێت دڵنیا بە هەتا ڕۆژی قیامەت خوا خێری عومرەی بۆ نووسێ، هەموو ڕۆژە بە عومرە بۆ حسابەکرێ. ئەوەشی کە بۆ شێوەی مردووە. دەڵێ لەوێ شاردمانەوە بەڵێ لە گۆڕستانی بەقیع، دەڵێ هاتمەوە ئەم شتە بڵاو بۆ خێزان، هاتمەوە لای خێزانی سەرخۆشیم لێ کرد و قەدەری خوا بۆ ئەم شتە ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێت دەبێت لێ بمرێت، بەڵام مردنێک کە ئێمە خۆزگەی پێخوازی. وتم پیاوەی تۆ چاکەی نەبوو پێشتر، باشە بۆ ئەوەندە خوای گەورە ڕێزی لێگرت. وتی وەڵای خۆت بینیت سەرخۆش بوو بەردەوام، بەڵام یەک تەبیعەتێکی هەبوو، دراوسێکمان هەبوو بێوەژن بوو، فەقیر و داماو بوو، کۆمەڵێ هەتیوی هەبوو، هەتیو هەرچی بۆ خۆمان بکڕایە بۆ ماڵ هەتیوەشی دەکڕی. والله ئەگەر کیلۆی تەماتەی بۆ خۆمان بکڕایە، کیلۆی تەماتەی بۆ ماڵ هەتیوەکە دەکڕی، مریشێکی بۆ خۆمان بکڕایە، مریشکێکی بۆ ماڵ هەتیوەکە دەکڕی. ئەو ئافرەتە بێوەژنە بەردەوام دوعای خێری بۆ دەکرد، دەی خوای گەورە ڕەحمت لێ بکە، یا ڕەبی خوا هیدایەتت بدا، خوای گەورە مردنێکت بە نسیب بکە، بە نسیبی هەموو کەسێکی نەکرد بێ، خوای گەورە لێت ڕازی بێ. ئەو بێوەژنە بەردەوام بەدڵ دوعای بۆ کرد، وەڵا دیارە دوعای ئەو بێوەژنە قبول بووە کە کۆمەڵی هەتیو بەخێو دەکات. بۆی خۆشەویستان ئێمەش بەردەوام بڵین خوایان ئاخرمان بەخێر بگێڕە. پیاوێکی بەتەمەنە بۆ ڕەحمەتی خوای بە برادەرێکی خۆی گاڵتەی پێکرد، دراوسی برادری و گاڵتەی پێکرد، ئەو شەوی گاڵتەم پێ بکە، بەخوا لە شوێنێک دەمرم حەسوودیم پێبێ، سێن بەخوا لە مەدینە مرد لە عومرە. هەندێک کەسەیە خوای گەورە ڕەحمی لێ دەکات، خەبەری ئەداتێک کە ئەم کەسە دەمرێت، غەیر مباشر لە دڵیا دروستە بێت کە ئەم ئینسانە بەرەو کۆتایی دەڕات. بۆیە بەڕێزان بەردەوام بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، خوایە گیان شەوێ ڕۆژێ کاتێ بمان ژێنی بمان مرێنی کە لێمان ڕازی بی. ئاخر خێری زۆر گرنگە، ئینسان بەردەوام بڵێ خوایە ئاخرم خێرکەی. ئەم شەویش مەلایکەی خوا لەسەر زەویە بە ژمارەی زیخ و چە و بەردەکان زیاتر داواکەین لە خوای گەورە میهرەبان، دەڵێن خوایە گیان بۆ خاتی ناوە پاک و پیرۆزەکانی خۆت